ئێمە وەکو سەنگەنجێک بەیەکەوە دانیشتین بڕیارماندا پرۆژەیەک دروست بکەین بە ناوی پرۆژەی ئاگا بۆ ئاگاهێنانەوەی تاک و بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست. سەرەتای پرۆژەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2021 کە بە دیاریکراوی پێشتریش کارمان کردو لە پرۆژانە، بەڵام وەکو پرۆژە بۆ شێوازەی لۆگۆی تایبەتی بە خۆمان هەبی 2021 دەستمان پێکرد بۆ ئەوەی بتوانین لەو ڕێگەیەوە بچینە ناو دنیای نووسین. جگە لە دنیای نووسین ئێمە چەندین ئیش و پرۆژەی ترمان هەیە لە ڕێگەی داوە و بانگەوازی و زۆر بابەتتر لە بۆ گەنجان، بۆیە بڕیارماندا لەو بەشەشدا شوێن پەنجەی خۆمان بکەینەوە لە دنیای نووسینیشدا بتوانین بەشدار بین و ئەو شێوەی ئێستا لە کتێبخانەکاندا بتوانین بەشداری بکەین بەخۆ کتێبی خۆمان و نووسینی گەنجانیشمان. ساڵی پار پرۆژەیەکمان کرد بۆ 5 گەنج کە چەند کتێبێکمان چاپ کرد، بەڵام پرۆژەی ئەو جارەمان بۆ 10 گەنج بوو لە بۆ ئەوەی ئەو کەسانی کە حەز دەکەن ببنە نووسەر وەکو سەرەتا بێنە پێش. بەڕاستی گلەیەکم لە دەستگایەکان هەیە کە ئەوانی حەز دەکەن ببنە نووسەر و دێنە پێش زۆر زار پشتگوێ دەخرێن گەنج. گرنگی بەوانە دەدەن کە ناو و ناوبانجیان هەیە و کتێبیان زیاتر دەفرۆشرێت، نایەن زیاتر خۆیان بە گەنج هیلاک بکەن. بۆیە بڕیارماندا ئێمە پرۆژەیەک بکەینە بۆ گەنج بتوانن بێن بنووسن و بەهرەکانیان بەدەر بخەین. دوای ئەوەی کۆمەڵێک کتێبمان لە بۆ هات پرۆژەکەمان ڕاگەیاند و بڵاومان کردەوە، نزیکەی ئێمە ژمارەکەمان بەرز کردەوە لە 10 نووسەرەوە کردمانە 20 نووسەر. کتێبەکانمان لە بۆیان چاپ کردو لە پێشانگای کتێب لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە بۆمان داناون. کتێبەکانیان ڕۆژانە دەفرۆشرێ و برەوی پێدەدرێتن و فرۆشی باشی هەیە. هی گەنجەکان هەرێکەوە لە ڕاستەخۆشی ڕێکلامی لە بۆ دەکات گەنجەکان، ئێمە دەستخۆشی لە هەر هەمیان دەکەین، بەهرەدارن، توانایان هەیە. تەمەن ئەوانەی کە بەشداریشیان کردێت تەمەنیان لە 15 و 16 ساڵیەوە دەست پێ دەکات تاوەکو 30 ساڵیش لەو تەمەنانەدانا هیوای بەردەوامیان لە بۆ دەخوازین. بەڕاستی ئێمە شانازی بەوانە دەکەین. ئەو پرۆژەیە بەردەوام دەوێت بە پشتیوانی خوای گەورە و پاشان بە پشتیوانی گەنجانی نووسەر تاوەکو گەنج بێتە پێش و شت بنووسن ئێمە پشتگیریان دەکەین بێ بەرامبەر کە پرۆژەکەی ئێمە قازانج نەویستە، هیچ قازانجێکی ناوێ و بەبێ بەرامبەریش کتێبیان لە بۆ چاپ دەکەین و کتێبەکانیان بۆ دەخینە بازاڕ و بۆشیان ساغ دەکەینەوە. واتە هەموو ئەرکەکانی دیزاینی بەرگ و ناوەڕۆک و چاپکردن و فرۆشتنی کتێبەکانیش هەمووی لە ئەستۆی خۆمانە، هیچ ئەرکێک ناخینە سەر نووسەر جگە لەوەی ئەو هەوڵی خۆی بدا و شتمان لە بۆ بنووسن. ناوم هێلی شەکیبە، نووسەری کتێبی مەرجی مەسە. لەمێژە دەستم بە کاری نووسین کردووە، بەڵام کەس نەبوو پشتگیریمان بکە. بە هاوکاری پرۆژەی ئاگا توانیمان کتێبەکەمان بە چاپ بگەینین و ئێستا پڕفرۆشترینی پێشانگایە. کتێبەکەم ڕۆمانێکە باز لە کچێکی لادێ دەکاتن کە چەند دەردەسەرێکی بەسەر دێتن، چەند ڕووداوێک دێتە پێشی. هەوڵم داوە لە هەر ڕووداوێک کە بەسەری دێتن پەیامێک بگێنم. ڕۆمانێکی ئاینیە کە نووسیمە. زیاتر بە خۆم هاوکاری خۆم بوومە، بەڕاستی کەس نەبوو پشتگیریمان بکاتن. پرۆژە ئاگا بووە هۆکاری ئەوەی کە بەردەوام بین لە نووسین و ئیشاڵڵا بەردەوامیش دەبین. سەرەتا لە ڕێگەی فەیسبوکەوە ئەوانم ناسی، نامم بۆیان نار، کتێبەکەی خۆم لە بۆ پێشنیار کردن. دوای ئەوەی کە کتێبەکەیان خوێندەوە بەدڵیان بوو وتیان بە چاپی دەگەین. 500 دانەی لێ چاپ کراوە تاوەکو ئێستا، بەڵام لە داهاتوودا زیاترش لێ چاپ دەکەن. مثلا سەردەمیە وەکو زیندان وایە، ینی بڕۆ ئێستا وای لێ هات، ینی سەنە ئەوروپا بالنسبة لوي وجه بلاش زور طبيعي لكن أنا كان يجلس من عبدالکەریم یونس توێژەری کۆمەڵایەتیم و کاری پێداچنەوەی زمانیش دەکەم لە پاڵاوەشدا خوێنێرم و لە فەزڵی خوا لە ساڵی 2015 تا 2023 خەریکی نووسینی ئەو کتێبە بووین. لە 2023 کتێبەکە تەواو بوو و پرۆژەی ئاگەر لە بۆی بە چاپ گەیاند. سوپاسیان دەکەن و ڕێز و سوپاسێکی زۆرمان لە بۆیان هەیە. بەڕاستی ئەوان دەستیان چەند دەستگا هەبوو پێمان گوت کە کتێبەکەمان لە بۆ چاپکەن، بەڵام
لەبەر ئەوەی لە ڕووی مادی و سوودی لەبەروان نەبوو ئامادە نەبوون چاپ بکەن بەڵام پرۆژەی ئاگا مامۆستا سالار بێ بەرامبەری شەکەی لە بۆ کردین ئەوە کتێبی یەکەممە وەک دەڵێن نۆبەرەیە لە 2015 کاتێک هاتمە ناو جیهانی خوێندنەوە کاتێک شتم دەخوێندەوە هەستم کرد یانی شتێکیش لە ناو مندا هەیە پێویستە بێتە دەرێ جا کەم کەمە شتم دەنووسی سەرەتا بە شێوازی وتە دەمنووسی دواتر کردمە بابەتی درێژ وتاری دواتر بابەتەکانم کۆ کرد و تەقریبەن بۆ 109 بابەت مەبەستمان لە چاوی سێم ئەوەیە عادەتی کەم ڕەف دوو چاوی هەیە بە نەزەری خۆم ئەو بابەتانی کە لێرە نووسراون بە تێڕوانیەشتر بە دیدگایەکی تر باسم کردە یعنی بە چاوێشتر کە خەڵکی ئاسایی دوو چاوی هەیە بە چاوێشتر باسی بابەتەکانم کرد بۆیە ناومان لە ناوە چاوی سێم ئەمن ناوم شەم فەرهادە کتێبەکەم بە ناوی تابلێ شەترەنجە کتێبەکەم زیاتر سەربارەی ئافرەتێکە سەربردەی ئافرەتێکە فرۆشرایە هەم بە خۆی دەفرۆشتێ هەم داڵەکانیشی دەفرۆشتێن و تقریبان باسی مەرگ دەکا مەرگی گچکە زیندووبوونەوە و مەرجی ڕاستەقی بیرۆکەی سەرەکی بابەتەکەی ڕاستەقینەیە نامەی ئافرەتەرچی دوورە وڵاتی فرۆشراو بوو کە دەنگی نەما ئیتر بەخۆم بڕیارمدا بە پەیامەوە دەنگی بگەین لەسەر داوای خۆی دەنگیم بێن بۆ کتێب ئەگە کەسێک هاندەرت نەبی کەسێک سپۆنسەرت نەبیتن کەسێک پێت ناڵێ ئەتو بنووسە ئەوە کەیدی عیدی من ئەوە کەیدی ئەمن لە بۆ تیرەکەم قورسە بڵاوکردنەوەی Gracias.